کاتێک دەسەڵات هەست بە بەرپرسیارەتی ناکات و بێباکە بەرامبەر خەڵکی خۆی لە کورسان بەگشتی دەڤەریدە برادۆز بە تایبەتی ئێمە لە ڕوانگە هەستکردن بە بەرپرسیارەتیمان بەرامبەر هاوڵاتیانی خۆمان زیاتر لە 30 گوند لەسەر ئەرچی خۆمان هەستاوین بە نۆژەنکردنەوەی دوو ڕێگای سەرەکی دەڤەری برادۆز کە ژیانی زیاتر لە سەدان خێزان لەسەر ئەو دوو ڕێگایە کە بە ژیانی ئاژەڵداری و هەروەها جوتیاریەوە خەریکن لەسەر شانی خۆمان و بە جیفانی خۆمان ئەو دوو ڕێگامان نۆژەن کردوتەوە. بەڵێ ئەولۆ وەرزی خوێندن ئەو ڕێگانە هەمان ئەو ڕێگانن کە قوتابی و خوێندکارەکان پێی داهات چۆ دەکەن هەمان گرفتیش بۆوان دروست ئەبێت گرفت ڕێگاوانەکان گرفتێکی گشتیەوانە تایبەت بە کارتێکی تایبەت بۆ پەروەردەیە بۆ کشت و کاڵە بۆ ئاژەڵ داریە بۆ گەشت و گوزاریە ئەگەر بێت ئەو ڕێگاوبانانە ڕێگاوبانێکی وابن کە خەڵک لە شوێنی دوور دێ سەردانمانەکە دەڤەرەکە دەڤەرێکی گەشتیاریە بەڵام بەداخەوە حکوومەت زۆر بێباکە هەر ئاوڕی لێ ناداتەوە حکوومەت خراپی کردێمە بە ناچاری چاکمان کردوتەوە هەر وای لە هاتیە هەر بینەکردنی دەسەڵات بەداخەوە لە ڕێگاوبان نییە لە سیاسەتی شوایلاتی خەڵک بە ناچار کەم کوڕیەکانی و دەسەڵاتە پینەکاتەوە نەکۆ دەسەڵاتە یوانیە کە هەر ڕووی لە ناو خەڵکیش بێت. ئەمە زۆر مەمنونین بوونەوە بەرنەماوە و بەرنەمەکی گەلە پیرۆزە گەلە خێر بسەرچەوە بەڕێزن بە خدای ئیسپەتێکی زۆرە بوو خەڵکی منتیقی چونکو ئیسپادەمە خەلی لو گوندەی مەسەلەمەکی سیارە و مەسەلەن بار و تسەد بەنە خارج جادا زۆر نەخۆش باتەن وکەم ئیستاژی مەسەلەن بڕێکی تێکردە و زۆر پێ مەمنون و زۆرش باشە و یعنی خەلکێکە تەقریبەن 6 قسور گوندە دەرامادمان سەو جادەیە یعنی زۆرتری سیارە مەیارم هەموو لێرە خراوت بن سەوی جادە جادە زۆر نەخۆشە ئیسپادەی زۆر بۆ تێداهەی یعنی خێرەکی باشیە بۆ خەڵکی منتیقی ئیسپادێکی باشی لێتکەن خەڵکی زۆری سەوی جادانەتین و چونەتەن وکە و وەڵڵای زۆر مەمنونی دەبم پیرۆزبایی لێتکەم خوا خێرەوان بنووسیت یعنی وەکی تشتێکی شایەکی گرانستە خۆڕا کردیا یعنی پیرۆزبایی لێتکەم گەلای دەکردنی بەس ئێمە تەرە نادەکردنی ئەرێ وەڵا زۆر مەمنونیم گومە پیرۆزبایی دەکەم تان دەکەم سەر هەور و چاوان گەلە بەخێر بێن دەبواە هاوڵاتی حکومەت چای کردابە بەس ئاوڵاتی وە چایان کرد دەست خۆشتان لێ دەکەم خوا خێرتا بنووسی یاڕەبی مار و ئاوابی دەبواە یعنی حکومەت چای کردابە زۆریش برا زۆریش ئەرچیمە سوکتر کردیا ئەمە لەو ڕێ فەلاحین هەموو ڕۆژهات چۆمان لەو ڕێیانەیە لە گوندانین یعنی ئەگەر ڕێگەبانەکە خۆش بیتن ڕێل و هاوڵاتیانیش باشتر دەبین ئێستا بەدە دەقە گەیشتن دەگەینەوە سیدەکان پێش دەبانی و سعاتمان پێ بچ بە یعنی ڕێەکە زۆر کورتتر بوویتەوە ئێستا کە تەمەشا دەکەیەکە ڕێ کورتتر بیتن هزار نەخۆشی سەرێشی بە خەڵک دەگاتە سیدەکان.